دیارە لە هەر کونجێکی ئەم جیهانەدا تونند و تیژی بەرامبەر بە ژنان بکرێ پێویستە ئێمە ژن کە هاتووینەتە پێشەوانێ بۆ ئەوەی کە داکۆکی لە مافەکانی ژنان بکەین پێویستە دەنگمان هەبێ ئەگەر هاتوو ئەو ژنە لە ئەفریقا بێ لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێ لە ناو کوردستانە بێ یاخود لە عێراق بێ بۆ نمونە لە ئێمەکە لە عێراقا ژین پێویستە ئێمە دەنگمان هەبێ نەبوونی دەنگمان واتە ئێمە بێ هەڵوێستین کەواتە ئێمە پێویستە هەڵوێستمان هەبێ بۆ هەر توندوی تیژیەک بۆ هەر دەستگیرکردنێک بۆ هەر بێمافیەکە بەرامبەر بە ژنان ئەکرێ کەمپینی ئێمە ینی خۆی ئامانجی چییە ئامانجی دش بە توند و تیژیە دش بە داگیرکاریە بەداخەوانێ سێ ژن لە ئەندامانی سێ چالاکوان لە ئەندامانی ڕێکخراوی ژنانی ئازاد کە ڕۆشتون سەردانی شنگال کەن لە یادی شنگالە لە گەڕانەوەیانە لە یەکێ لە بازگەکان دەستگیر کراون خۆی ئەمە ئێمە وەکو کەمپین یەکریزی کە قسەمان ئەبێ هەبێ و دەنگی ناڕەزایەتیمان هەبێ لەبەرەوەی ئەمە ئەوان ئەبن بە قوربانی خۆشیان نازانن قوربانی بۆ بن بە قوربانی کە ئەوان چوون بۆ یادێک ئایا شنگال ئێزیدەکان کوردین ئایا شنگال بەشێک نییە لە هەرێمی کوردستان بۆ ئەبێ ئەوان دەستگیر کرێن ئیتر ئەوان سەر بە ڕێکخراوێکی ژنانن لەبەرەوە ئێمە خۆمان وەکو ژنانی کەمپینەکەمان هاتوین هەم ناڕەزایی دەربڕین هەم ئەبێ هەڵوێستمان هەبێ وەکو ڕێکخراوی ژنانی ئازادیش خۆیان دیارە بە دوواداچوونی زۆر ئەکەن و لە نزیکەوە ینی ئەیانەوێ ئیشان بۆ بکەن و پارێزەریان بۆ بگرن ئێمەش هاوپشتیانین پێویستە ڕێکخراوەکان تریش بێنە پێشەوانێ لەبەرەوەی کە ینی سێ ژن دەستگیر ئەکرێن لەسەر سەردانیکردنی قوربانی و جینۆسایتی یەزیدیەکان بۆ ئەو یادە چوون کە ئەمە خۆی هیچ مانایەک ناگرێت لە خۆی جگەلەوەی کە دەنگی ئازاد کە ئەکرێ بەرنامە حیزبەکان هەمووی داوای ئەوە کە ئەمان یەکسان و ئەمان ماف ژنان پێویستە خۆیان مافی خۆیان پسەن و بەڵام بەداخەوە کاتێک ئەبینین کە ژنان یەنە پێشەوانێ ڕێگریان لێ ئەکرێ کە ژنان یەنە پێشەوانێ بۆ نمونە ئەمە ژنانێکن هاتوونەتە پێشەوانێ سەردانێک بکەن یادێک چۆن یادی هەڵەبجە کە جینۆسایتی هەڵەبجەمانەیە هەموو ساڵێ بە کۆمەڵ خەڵک ئەڕوا ئەمەش هەر یەکێکەوە یعنی جینۆسایتی شنگال هیچی کەمتر نییە لە بگرە ناخۆشتریشە لەبەرەوەی ئەمە ژنان قوربانی یەکەم بوون کڕین و فرەشن و مامەڵەیەکی زۆر ناشرینیان پێوە کرا لەبەر ئەوە یعنی بە بەرنامەی خۆیان و قسەی حیزبەکان بەم شێوانن بەڵام ئاستەنگیمان زۆر بۆ دروستەکرێ لە هەرێمی کوردستانە ئاستەنگی هەیە پێویستە ڕێکخراوەکانی ژنان بێنە دەنگ بە کۆی دەنگ بێنە دەنگ ئەوە زۆر گرنگە زۆر کاریگەری خۆی ئەبێ ڕاستە ئێمە وەکو کەمپینی یەکریزی ژنان کۆمەڵی ڕێکخراوی ژنانین ئێمە ناڕەزای خۆمان دەرئەبڕین و هاوپشتیان ئین و یعنی ئازارمان لەگەڵ ئازاریانە و پێویستە ئیش بکەین بۆ ئەو بەڵام بە ژمارەی کەم هەمیشە یعنی شتەکان ناگاتەوە ئاستی کە تۆمە بەستە پێویستە ڕێکخراوەکانی ژنان ئەگەر بەڕاستیە ئامانجیان ئیشکردنە بۆ ژن هەڵوێستیان هەبێ بەڕاستی هەڵوێستیان هەبێ بە کۆنگرێ ڕۆژنامەوانی بە خۆپیشاندانی هێمنانە یعنی تاکەی کە ئازادی خوازانی کورد بە ژن و بە پیاوانێ سەرکوت کرێ و بخرێتە کونجی زیندانەکانەوە ئەمە مای نیگەرانیە